ئێمە کۆبنەوەکەمان بەردەوامە لە گفتوگۆ داین ئاڵوگۆڕی بیر و ڕامان دەکەین دەربارەی سێ بابەتی سەرەکی ناوەندی هەماهەنگی لەگەڵ ئۆپراسیۆنی هاوبەش لەگەڵ هێڵی بەرگری هاوبەش لە ناوچەکانی دیالا و کەرکووک و مەخمور و مووسڵ دیارە ئێمە دوو کۆبنەوەمان کردووە کۆبنەوەیەکی دوی حەوت کۆبنەوەیەکی بیستی حەوت لە کۆمەڵێک لەم بابەتانە لێ تێگەیشتنی هاوبەشمان هەیە بەڵام هێشتا بەڕاستی نەگەیشتونتە ڕێکەوتنێکی کۆتایی بۆ یەکە ئیمزای بکەین هەرچی دەگوترێ زۆر جار هەیە لە سوسیال میدیا دیارە ئەوە ینی ڕێزم بۆ کەسانی کە لێدوانەدەن ڕەنگە بەشدار نەبوون لە کۆبنەوەکان وردەکاری کۆبنەوەکان نازانن وەکو باسم کرد یعنی بەگشتی ئێمە لە بەردەوامین لە گفتوگۆ و کۆبنەوە و ڕەنگە کۆبنەوەیەکی ترمان هەبێ لە ماوەیەکی نزیکدا لە نێوان لژنەی باڵای هەماهەنگی وەزارەتی پێشمەرگە و لژنەی باڵای هەماهەنگی وەزارەتی بەرگری عێراق هەردوو لامان هاوڕاین لەسەر ئەوەی کە ئەبێ هەماهەنگیەکی تونند و تۆڵ هەبێ لە نێوانی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بۆ کۆتایی هێنان بە داعش بە تایبەتی لە ناوچەکانی دیالا و ناوچەکانی دۆست خوورمات و ناوچەکانی کەرکووک ناوچەکانی مەخمور ناوچەکانی مووسڵ یعنی هەردوو لا هاوڕاین کە پێویستە هەماهەنگی بکەن